Saddam Hussein and his sons must leave Iraq within 48 hours. ڕۆژی 9 نیسانی 2003 مێژووی کەوتنی دیکتاتۆریەت لە عێراق. عێراقیەکان و بەتایبەت شیعەکان بە هیواوە چاوەڕێی ئایندەی سیاسی و ژیان و گوزەرانێکی باش بوون. ئەوەی عێراقیەکان چاوەڕێیان دەکرد لە دوای ڕووخانی دەسەڵاتی سەدام حوسێن هاتە دی؟ ئایا عێراقیەکان توانیان دوای ڕووخانی بەعەس عێراقێکی نوێ و سیستەماتیک بنیاد بنێن؟ لە ڕۆژی 9 نیسانی 2003 ڕۆژێکی جیاواز بۆ عێراقیەکان و کەوتن و دوا ڕۆژی حکمی سەدام حوسێن لە عێراق شەردەستی پێکرد و هێزەکانی سەدام جیاواز لە ناوچەکان لە نێو فڕۆکەخانە سەدان سەربازیان بێسەر و شوێن و زۆرێکیشان بەهۆی چەکی پێشکەوتوی ئەمریکیەکانەوە دەسووتان. 20 ساڵ لەمەوبەر دوای 35 ساڵ حکومڕانیکردنی حیزبی بەعەس هێزەکانی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا کۆتاییان با دەسەڵاتی بەعسیەکان هێنا. جەنگەکە ڕۆژی 19 ئازاری 2003 دەستی پێکرد. سەرەتا فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا چەند ئامانجێکیان بردومان کرد. ئامانجلەی کوشتنی سەدام بوو، بەڵام هەوڵەکە شکست خواردوو بوو. ڕۆژی 4 نیسانی 2003 کەتیبەیەکی سوپای ئەمریکا بەرەو فڕۆکەخانەی بەغداد لە باشووری شارەکە چوو. شەڕ و پێکدادانی تند لە نێوان حرەس جمهوری و هێزە تایبەتەکانی ئەمریکا ڕوویدا کە بە قورسترین ڕوبەڕووبوونەوەکانی جەنگەکە دادەنرێت و ژمارێکی زۆری سەرباز لە هەردوولا کوژران. ڕۆژی 7 نیسان سوپای ئەمریکا دەستیگەر بە سەرکۆشکێکی سەدام لە سەر ڕووباری دیجلە چونکە وایان دەزانی سەدام لەو شوێنەیە. دوای 2 ڕۆژ کەتیبەی دوی سوپای ئەمریکا دەستی کرد بە سەر ناوچەی سەوزدا. 2 لیوای مارێنجی ئەمریکی ئەرکی داگیرکردنی شاری بەغدایان پێس پێدرا بوو. هێزەکە چەک و کەرەسەی زۆر پێشکەوتوی سەربازیان پێبوو لە تانکی M1 ئەمبراز و زرێپۆشی جەنگی جۆری برادلی M113 فڕۆکەی جەنگی پێشکەوتوی سەربازی جۆری B52 و چەندین جۆری تر پشتیوانیان دەکرد. ڕۆژی 9 نیسان هێزەکانی ئەمریکا پایکەرەکەی سەدام حوسێنیان لە گۆڕەپانی فیردەوسی شاری بەغداد داگرت و خەڵکێکی داغ لە دڵیش لە دانیشتوانی شارەکە لەو شوێنە کۆبوونەوە و خۆشحاڵیان پیشاندا. ڕۆژی 14 نیسان ئەمریکا سەرکەوتنی خۆی لەو جەنگەدا بەسەر سوپای عێراق ڕاگەیاند. ڕۆژی 10 نیسان ئەمریکیەکان چوونە ناو شاری کەرکووک، 15 نیسانیش چوونە ناو شاری تکریت و دواتریش شارۆچکەی عۆجەی شوێنی لەدایکبوونی سەدام حوسێن. دوای داگیرکردنی شاری بەغداد لەلایەن هێزەکانی ئەمریکاوە خەڵکی شارەکە دەستیان کرد بە دزی و تاڵانیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی عێراق و ماڵی دەسەڵاتدارانی بەعس و کۆشکەکانی سەدام. دەستی ڕاوەڕوتی خەڵک گەیشتە ماڵ و مڵکی گشتیش، ئەوە جگە لە سووتانی چەندین شوێنی حکومی و ناحکومی و تەنانەت نەخۆشخانەکانیش بێبەش نەبوون لە تاڵانکردن. دزی و تاڵانی گەیشتە مۆزەخانی نیشتیمانی عێراق و چەندین ناوەندی هونەری و ئەکادیمی و فێرکاری و زانکۆ و هۆتێلە بەناوبانگەکانی وەک مەنسوور و ڕەشید و بابل و بازاڕە حکومیەکان و باڵۆزخانەکان و کارگە و شوێنە پیشەسازیەکان و کۆگاکانی خۆراک و ئۆتۆمبیل و چەندین شوێنی تر کە لە مێژووی عێراقدا پرۆسەی تاڵانکردنی لەو جۆرە بەکەم وێنە وەسف دەکرێت. چەندین پارچەی شوێنەواری و مێژووی گرنگی شارستانەتی عێراق کە لە مۆزەخانەی نیشتیمانیدا بوو یان دزران یان شکێنران، کتێبخانەی نیشتیمانی عێراقی سوودێنرا و ئەرشیفی نیشتیمانی عێراق و بە هەزاران دەستنووس کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی شارستانەتی زیاتر لە 7000 ساڵ لەناوبران. دەستی دزی و تاڵانی و شەڕەخۆری گەیشتە باخچەی ئاژەڵانی بەغداش.
دوای داگیرکردنی عێراق لەلایەن سوپای ئەمریکاوە لە 2003 قۆناغێکی نوێی سیاسی حکومڕانی لە عێراق دەستی پێکرد کە هەندێک پێیان وایە عێراق دوای ئەو قۆناغە بەرەو پێشچووە و هەنگاوی باشی بڕیوە، بەڵام بەشێکی تریش پێیان وایە عێراق گەڕاوەتەوە بۆ دواوە و تایەکانی بنیاتنان و گوزەران و پەروەردە و حکومڕانی و ئاشتەوایی کۆمەڵایەتی و چەندین بواری گرنگی تری کایەکانی ژیانی عێراقیەکان خراپتر بوون. دوای 20 ساڵ ئەو ئامانجەی هاوپەیمانان کە ڕژێمی سەدام حوسێنیان لە پێناو داڕوخان بەدی هاتووە